تۆ ئەبێ بڵاوکەرەوەی خەیر و چاکەبی لە ناو خەڵقیە، ئەبێ بڵاوکەرەوەی خۆشەویستی و مەوەدەت و ئولفەت و مەحەبەت بی لە ناو خەڵقیە. برا بە ڕێزەکانم، صفاتی ئیماندار ئەبێ وابێ. ئەگەر هەر کەسێ وابێ خوای تەعالا لە ئاگری جەهەنەم ئەی پارێزێ. تەماشاکن برا بە ڕێزەکانم، لە صحیح الجامعە حديثي جمارة 2609 پیغمبری خوا صلی الله علیه وسلم چی ئەفەرمێ؟ گوێ بگرە. کێ ئاگری جەهەنەمی لەسەر حرامە؟ ئەو کەسەیە کە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم نەرمونیان بێ، لەسەرخۆ بێ، نزیک بێ لە خەڵک، ئاسان بێ لەگەڵ خەڵکا. سیرکن برا بە ڕێزەکان، یعنی ئێستا هەر یەکێک لە ئێمە لەم خوشک و برایانەی کە دانیشتون لەم مزگەوتە، لەوەشی کە گوێی لەم وتارەیە ڕێک نەکەوتۆ بێت بۆ مزگەوت. سیرکن ئێمە ئەم سیفاتانەمان تایە کە لە ئاگری جەهەنەممان پارێزێ. ئێمە بەرامبەر بە خەڵقی نەرمین یا زۆر زۆر زبر و ڕەقین. بگرە بەرامبەر هەنێکمان بەرامبەر بە ئیماندارانیش زبر و ڕەقین. هەر ئیماندارە لەگەڵمانە دێ بۆ مزگەوت، لەگەڵمانە نوێژەکە حەزەکەین سەری هەڵکەنین. هەنێکمان وان. ئایا ئێمە ئاسانین؟ یعنی ئاسان ئەڕۆینە دەمی خەڵکەوە یا زۆر قورس و گرانین؟ ئایا ئێمە لە خەڵک نزیکین یا زۆر لە خەڵکۆ دوورین؟ یعنی هەموو خەڵک کافر و مسلمانی. ئەم صفاتانە زۆر زەرورە ئێمە بینە خۆمانە چەندێک لە خۆمانە جێبەجێمان کردووە. خۆ هەر ئەوە حەساو نییە تۆ هەندێک مەزهەری ئیسلامەتی تیابێ وا دەرخەیتۆ مسلمانی. یعنی مثلا کابرا تاو ئەدا بۆ نوێژ بەڵام هیچ ئەخلاقی نوێژگەری تیا نییە، ئەخرەوەکەی مسلمانە. با لە ڕیزی بەردەمیشەوە نوێژ بکەی، قیمەتی نییە. قیمەتی نییە ئەگەر تۆ ئەم صفاتانە تیانە بێ، ئیسلامیش ناشری نەکەی، خۆزگانەیە بۆ ڕیزی بەردەم. آخر چۆن ئەبێ ئەهلی مزگەوت وابێ؟ چۆن ئەبێ ئەهلی مزگەوت زبر بێ، ڕق بێ، تون بێ، تیژ بێ، ڕاوی خەڵکی بنا لە عیبادەت و لە تاعات، سەلام لە خەڵکی نەکا، مرحبای خەڵکی نەکا، گوێی لە خێر بێ و لە خوتار و لە خوتبە بێ تێکیدا، بڕاتە دەشتەوە گوێی لێ نەگرێ، بەرکاتە ئەملاوە بێوێت تێکیدا، خوتبەکە تێکدا، وتارەکە تێکدا، محازەرەکە تێکدا، دەرسەکە تێکدا. ئێمەکە ئیسلامەتیە؟ هەیە وایە؟ هەیە ئەم صفاتانەی تایە؟ عکسی ئەمەی کە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم. آخر ئێمە هەر کەسێ یەک صفەت لەمانەی تایە بێتە خۆیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی ترە هل صحيح الجامعة 6662 پیغمبر فرمي المؤمن يألف ويؤلف ولا خير في من لا يألف ولا يؤلف وخير الناس أنفعهم للناس. گوێ بگرن سیرکەن ئەم گەوهەرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. سیرکەن بزان مسلمانانی ئەمڕۆ چی ئەکەن؟ چۆن ئەم دینە ناشرین ئەکەن؟ چۆن بوونەتە نمونەی ناشرینی بۆ دینی ئیسلام؟ تەماشا کە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم مسلمان محبەتی هەیە بۆ خەڵکی و خەڵکیش ڕائەکێشێ بۆ لای خۆی. یعنی باوش بۆ خەڵکی ئەگرێتەوە و خەڵکیش ئەگرێتە باوشی خۆی. خێر لە کەسێکان نییە باوش بۆ خەڵکی نەگرێتەوە، خێر لە کەسێکان نییە خەڵکی خۆش نەوێ. پاشان پێغەمبەر فەرمێ باشترین کەستان ئەوانن کە زۆر قازانجت هەیە بۆ خەڵکی. تۆ چەندێک قازانجت هەیە بۆ خەڵکی؟ بیری لێ بکەرەوە. من چەندێک قازانجم هەیە، چەندێک قازانج بە خەڵکی ئەگەێنم. يعني بیر کەرەوە. ئایا تۆ بەس بۆ مەسلحەتی خۆت هەوڵەدەی یا بۆ ئەوەی قازانج بی بۆ هەموو مرۆڤایەتی، بۆ هەموو جیهان لە سنوور مرۆڤایەتیش ئەبێت تێپەڕ بکە؟ ئەوەیە پێغەمبەر، ئەوەیە سیفەتەکانی پێغەمبەر، ئەوەیە سیفاتەکانی ئیسلام. ئیتر من چی بکەم لەگەڵ مسلمانێکا کە عکسی ئەمە بێ و ناو خۆشی نابێ مسلمان و ناو خۆشی ناوێ ئیسلام؟ سەیری ئەو مسلمانە کە بزان چەندێ ئەمانەی تایە، بزان چەندێ ئەم سیفاتانی تایە تەطبیقی کردە، یا هەر بەس شکلەکەی شکل مەزهەرێک ئیسلام، ئاڵایەکی ئیسلام بەڵام دوورە لە ئیسلام، ئەو ئاڵایەش بۆ فێڵ هەڕی گرت بێ. آخر ئەمەیە مشکلەکانی ئێمە خۆشەویستەکانم. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء